قەناعەتکردن بەوەی کە هەتە مەرج نییە هەموو ماڵەکان لەسەر خۆشەویستی بڕاتە ڕێوە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کابرایەک هاتە لای، ئافرەتێک هاتە لای، وتی ئەی ئیمام عومەر خێزانم مێردەکەم پرسیاری لێم کردە تۆ منت خۆشەوێ؟ منش پێی وت نەخێر. ئەوتی ئەی ڕەحمەتی خوات لێبێ بۆ هاتووت؟ بۆ تو وازانی هەموو خێزانەکان لەسەر خۆشەویستی دەڕاتە ڕێوە؟ نەخێر، چاوپۆشکردن لە هەڵەکان هەروە تۆ ژیانێکت تا ئەم ژیانە کە خۆی پەروەردگار کردێتە قسمەتت و نەسیبت لەگەرێ بژێ، بزانە چۆن بگونجێ لەگەری. کەسێک کراوەتە قسمەتت کۆمەڵێ چاکەی هەیە، کۆمەڵێ گرفت و کێشەیشی هەیە، لەگەر چاکەکانی بە یعنی چاکەکانی لەبەر چاوت بێ و هەوڵدا کێشەکانشی چارەسەرکە بۆ ئەوەی ژیانێکی خۆش و ئاسوودەیت هەبێ.